وكنا دروجاو سادة زقابة درو كردن بخوا دروزني في أو عيبة دروكا خۆشەویستان هەروەک وعدم پێدا بوون چاوەڕێ بکەن کە ئیبراهیم ئاعرابی ئاشکرا ئەکەین چۆن ئیطلاعاتی ئیران لێ دەخۆڕی بۆ ئەوەی بزانن ئیبراهیم ئاعرابی ئێستا لەژێر کۆنتڕۆلی ئیطلاعاتی ئیرانە و سەفەری کردووە بۆ ئیران دەستگیر کراوە ڕێکەوتنی کردیە هاوکاریان دەکا و چەندین خەڵکی کوردی قوربەسەری ئیرانی بەگرداوە لەم سەفەرەی خۆی فەرموو لەگەڵم بن با بزانین ئیبراهیم ئاعرابی چۆن لەگەڵ ئیطلاعاتی ئیران دەستی تێکەڵاو کردووە احتیاتی ئەوەی کردیەوە سەختە چی ئەگەر ڕۆژێک تەقیەوە بڵێ منە قسانم کردووە ئەوانی لێ نزیکن گومانی لێ نەکەن ئیتر وردە وردە هەر بە ئیطلاعاتی لە بۆمان بێتە پێش خۆشی بچی دەست لەگەڵ ئیطلاعاتی ئیران تێکەڵاو بکا و هاوکاری یەکتری بکەن بزانە چۆن عاشقی ئیطلاعات بووە ئەو کابرایە یعنی گیانی خۆی خستۆتە مەترسی بەس بەوەی بچی لەگەڵ ئیطلاعاتی ئیران ڕێک بکەوی هەر ئەوەی ڕاستە کە گیرایە و کە هاوکاری ئیطلاعاتی کردی و کە خەڵکەکەی بەگردە بەڵام ئەم درویانە بۆی ئەکاتن بۆ ئەوەی خەڵک بزانی بڵێ ئەمە بەڕاستی ئەمە سەفەری کردووە هیچ تەنها ئەوە ڕاستە کە موبایلەکەت تەسلیم کردیە ئەم خەڵکت هەموو بەگردایە و کە داوای هاوکاری لێکرایە و هاوکاری ئیطلاعات دەکەی و ئێستا ئەتوو کۆیلەی ئیطلاعاتی ئیرانی ئەوانە ڕاستە بەڵام بۆی تێ بزرکەی ئەم درویانە زیاد کردە زیاد خۆت فرۆشتیە بەڵام درۆزن مەبەمە ڕازگۆ بە ئاشکرا بڵێ ئەمە لەگە ئیطلاعاتی دەستم تێکەڵاو کردی خلاص بڕەوە ئەم هەموو دروێ چێ دەکەیت يعني كنت مختصر جنابت دەفەرمووی جیرایە و بوویتە جاسووشی ئیطلاعاتی و تەواو خلاص ئەمە دەستی لەگە ئیطلاعاتی ئیران تێکەڵاو کردەوە بەڵگەشیان لەسەر قسەکانی خۆیان هێنایتەوە بەڵام من لە ڤیدیۆکانی تر ئەوانە ئاماژە پێ ئەەکەم و کلک لەگە ئیطلاعاتی تێکەڵاو کردو خۆت تەسلیمی ئەوان کردو اینجا تۆ ئازاد بووی والله هەدەت کەمە یەک بوودەلا ئابڕوت دەبم لەو تۆرە کۆمەڵایەتیانە نابی هیچ کەسێکی قەت پێ بکات تەنانەت خێزانەکەی خۆشت شەڕەفت دەشکێن ئاوەڕێ بن تا ڤیدیۆیەکی تر دەشێتی تر سەرەتەکانی ئیبراهیم ئاعرابی بەخوای گەورەتان دەست پێرم. السلام علیکم ورحمة الله وبركاته.